هۆکارەکانی توندوتیژی بەرامبەر بە ژنان زۆرن، ئەڵبەتە هۆکاری تریش هەن کە دەبنە مایەی زیادکردنی توندوتیژیەکان بەرامبەر بە ژنان لەوانە پەتای کۆرۆنا. لێکۆڵینەوەی زۆر هەیە کە ئیسلمێنێک کاتێککە پیاوەکان بە قۆناغی سەختە تێپەڕن لە ژیانیانە، تەنانەت ئەوانش کە تونند و تیژ نەبوون هەندێک جار دەست دەدەنە تونند و تیژی. بۆ نمونە ئەو پیاوانەی کە بە بۆنەی ئاوارە بوون و پەنابەریەوە توانای خۆیان بۆ دابینکردنی بژێوی ژیانی خێزانەکەیان لە دەسەدەن لەو کاتانە کە هەستەکەن ڕۆڵی خۆیان وەکو پیاوێک لە دەست داوەوە لە ڕووی ئابووریەوە فشاری زۆریان لەسرە جاری وایە دەست دەدەنەوەی تونند و تیژی بەرامبەر بە ژنان بکەن. کۆرۆنا کاریگەری کردوتە سەر ژمارەیە فاکتەری تر، ئەم فاکتەرانەش هەر یەکە لە لای خۆیەوە بە شێوەیە لە شێوەکان دەبێتە مایەی درێژە پێدان بە تونند و تیژی دژ بە ژنان و کچان. ئەوەی کە پاڵنەری توندوتیژیە بە شێوەیەکی گشتی ئەوەی کە لە هەرێمی کوردستان تێبینی ئەکەین چەند ئاستێکە. یەکەمیان ئەوەیە کە دۆخی ئابووری هەرێمی کوردستان کێشەی زۆری بۆ خێزانەکان دروست کرۆ بەتایبەت لە قۆناغی کەرنتین، بەتایبەت کە خێزانەکان نیان نەتوانی داهاتی تایبەت بەدەست بێنن بۆ بژێوی ژیانی ڕۆژانە خۆراک و دابینکردنی کرێی نیشتە جێبوون. ئەمە دوو هۆکاری زۆر سەرەکی بوون. ئەمە جگەلەوەی کە خێزانەکان بەشێکیان لە ڕووی وەرگرتنی چارەسەر و ئەو فشارە دەرونی کە لۆ کۆناغە هەبوو هەر هەموو ئەمانە پاڵنەر بوون. پەتای کۆرۆنا کلێنی نایەکسانی لە نێوان ژن و پیاودا گەورەتر و فراوانتریش کردووە، هەرچەندە کۆرۆنا بۆ خۆی ژن و پیاوی لە ڕووبەرێکی دیاریکراودا کۆ کردوێتەوە. هۆکاری ئەوەی کە لە ماوەی کەرەنتینەیە توندوتیژی بەرامبەر بە ژنان ڕادەیەکی دوو ئەوەندە زیادی کرد، ئەتوانین بگەڕێنینەوە بۆ ئەوەی کە هەردوو ڕەگەزە کە لەو ماوەیە کاتێکی زیاتریان هەبوو کە لە چوارچێوەی دیوارێکا پێکەوە بەسەری بەرن کە بێگومان لێرەشە لەم چوارچێوەی دیوارەیە ئێمە ئازانین کە هاوسەنگی جێندەری بوونی نییە، یەکسانی بوونی نییە لە نێوان هەردوو ڕەگەزەکەیە، بۆیە بێگومان هەژمونی پیاوەکە زاڵترە بەسەر هەژمونی ژنەکەیە، بۆیە وای کردووە کە ڕێژەی توندوتیژەکان زیاتر بن. تەواوی ئامارەکانیش لە ناوچە جیاوازەکانی جیهانەوە نیشانی دەدەن کە لەم سەروەختی کەرەنتینە و پەتای کۆرۆنادا توندوتیژیەکان بەرامبەر بە ژنانیش زیادیان کردووە. بەداخۆ ئێمە بە حکم ئیشەکەما بۆمان دەرکەوت کە کێشە خێزانیەکان ڕوو لە زیادبوونە کە ئەگەڕایەوە بۆ ئەوەی کە زۆر جار پیاوان فێری ئەوە نەبوون کە ماوە زۆرە لە ماڵەوە بمێنەوە و ژنان بە هەمان شێوە ئەوانی کە کاریان هەبوو لە دەرەوە کاریانە کرد لە ڕووی دەرونی و لە ڕووی ئابووریەوە ڕوبەڕووی کە تەنگژەیەک بوونەوە، بۆیە سێرەکی بەداخەوە کێشە خێزانیەکان نەتوانرا لەو کاتەیە چارەسەر بکرێ، بەڵکو ئەوانی کە کێشەیەکی سەرەتایی و ئاسانیشیان هەبوو لەو کاتانەیە کێشە خێزانیەکان ڕوو لە زیادبوون بوو. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. بەنامەی ئەم هەفتەی چاوی واشنگتن تەرخان دەکەین بۆ قسەکردن لەسەر ئەو دۆسیانەی کە پەیوەندیان بە توندوتیژی دژ بە ژنان هەیە. بۆ ئەو مەبەستەش میوانداری شلێر باپیری نووسەر و لێکۆڵەر دەکەین. شلێر خانم سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەی چاوی واشنگتندا. یەکەم پرسیاریشم ئەوەیە بۆ خۆت دەزانی ینی هەروەکو لە پێشەکەشدا ئاماژەمان پێکرد ئامارەکان وهای نیشانەدەن کە کۆرۆنا بۆتە یەکێ لە هۆکارە گەورەکانی زیادبوونی توندوتیژی بەرامبەر بە ژنان نەگەر لە کۆمەڵگەی کوردیدا بە تایبەتی بەڵکو لە سەرانسەری جیهانیشدا. بۆچی؟ سپاس بۆ ئێوە و هەروەها سڵام بۆ بینەرانی دەنگی ئەمریکا هەیە. ڕاستە پەتای کۆرۆنا کە بە شێوەیەکی بەربڵاو کاریگەری لەسەر هەموو جیهان هەبەوە کۆمەڵگە جیاوازەکانەوە و هەروەها بە بنەما سیستەمە جیاوازەکانی کۆمەڵگەکانەوە، بەڵام دەبینین کە لەو نێوەدا هەرچەندە ئامارەکان نیشان دەدەن کە توشبوانی پیاو و هەروەها ئەوانەی کە بەهۆی پەتای کۆرۆنا مردوون پیاون لە ئاماردا، بەڵام کاریگەری کۆرۆنا کاریگەری دەرسخایەنتری لەسەر ژنان دەبێت. من پێم خۆشی لێدا بۆ سێ فاکتەری سەرەکی دابەشیان بکەم، ئەویش لایەنی ئابووری و کۆمەڵایەتی و هەروەها لایەنی تەندروستیە. ئەگەر تاوی لێ بکەین کە لە ئاماری نەتەوەی گرتوەکاندا هاتووەکە کەمترین دەستکەوتی ساڵانە کە لە بواری کاریدا دەبێت بۆ ژنانە و لە هەمان کاتیشدا زۆرترین ئەو ئامارانەی کە کاری کاتیان هەیە دەبینین کە ژنانن. کەواتە لەو نێوەندەدا ئەو کەسانەی کە یەکەم مەترسیان هەیە بۆی کارەکانە لە دەست بدەن ژنانن. کەواتە یەکێک لە کاریگەریەکانی کۆرۆناکە ئەو کار لە دەستدانش تەنیا لە ماوەیەکی کوردانێ، بەڵکو ماوەکەی درێژخانە تا ئەوەی کۆمەڵگە بتوانێت جارێکی دیکە بنەما ئابوووریەکانی و هەروەها بەشەکانی دیکەی کۆمەڵگا سەر لە نوێ
بێنەوە سەر جێگای خۆیان بەهۆی ئەو داخستنەی کۆمەلگاوەکە ئەستەمەوە بە ئاسانی ڕوو بداتەوە ژنان بتوان ببنەوە خاوەنکاری خۆیان. لە هەمان کاتیشدا ئەوە هەیە کە وەک لە نەتەوەی گردۆکانشدا دەڵە ئەوە هۆکار دەبێت بۆ ئەوەی کە ئەو نایەکسانیە زیاتر بێتەوە کەواتە پیاوەکان جارێکی دیکە لە بازاڕی کاردا بن ئەو ژنماژنەکان ئامارێکی کەمتریان هەبێت و بەپێی ئەو ئامارانشکە هەیە دەڵێ ئەوانەی کە لە 1970 پیاوان لە ئاسی دنیادا ڕەنگە تووشی بێکاری بن بەڵام لەو ئامارە بەرامبەر بەژنان لە 154 کەواتە ئەوە جوا دەکات کە جارێکی دیکە ژنان زۆر بە ئەسەمی بتوان ئەو پێگەی ئابووری و کۆمەڵایەتی خوانکردنە و کۆمەڵگەدا دروستیان کردو بە دەستی بێنەوە لە بیرشمان نەچێت لە هەندێک لە وڵاتە تازە پێگەیشتوەکان ئەو ژنانێک کە کار دەکەن لە دەزانی کاری ئەمڕۆ واتە نەبوونی نانی شەو کەواتە ئەوە وا دەکات کە کاریگەری مەترسی لەسەر ژیانی تاک بەتاکی ئەو ژنانە و بنەماڵەکانیان هەبێت. بەڵێ شێخانم بۆ خۆش دەزانی ینی هەتا ئێستا دیار نییە کەی ئەم پەتایە تەواو دەبێ بە پێی ڕای زۆرێک لە نێوەندە زانستیەکان لەوانەیە زیاد لە پێویستی درێژە بکێشێ بەڕای جەنابێت ئەگەر پەتای کۆڕۆنا و توندوتیژی بەرامبەر بە ژنان شتێکی هاوتەریب بن پێویست بە چ جۆرە میکانیزمێک هەیە بۆ ئەوەی ڕێگە لەو دیاردەی توندوتیژیانە بگیرێ. ڕاستە وەک ئاماژەت پێدا کە بەهۆی پەتای کۆڕۆناوەکە توندوتیژەکان بەرامبەر بە ژنان زیاتر بوون دەمەوێت لە فاکتەری کۆمەڵاتیدا بازلەوە بکەم کە یەکێک لە هۆکارەکانی کە لەلایەنی کۆمەڵاتیەوە کاریگەری لەسەر ژنان داناوە ئەوەیە کە ژنان لە کۆمەڵگەدا نەماون هاتوونەتە نێو چوارچێوەی ماڵەکانە و لە چوارچێوەی ماڵەکاندا توندوتیژی زیاتر بۆ کە ئامارەکان نیشانی دەدا وەلایەنێکی دیکەشی ئەوەیە کە بەڕاستی ژنان بەهۆی داخستنی قوتابخانەکان یاخود کچان بڵێم هەموو ئەو هەوڵانێک کە ساڵانە درەختاوە جیهانەکاندایان بۆی ژنان لە چوارچێوەیەکی زۆرتر لە قوتابخانەکاندا بن ئێستا بەهۆی گەڕانەوەیان بۆ ماڵ ڕوبەڕووی لە دەستدانی قوتابخانە دەبنەوە لە بەرامبەردا دەبێت ئەوە بە زۆری بەشوو دەدرێن یا ئەوە تا تووشی زۆر ڕووداوی دیکەی کۆمەڵایەتی دەبن کە بەخۆی جۆرێک لە جۆرەکانی توندوتیژیە بەڵام یەکێک لە ڕێگەتارەکان لە داهاتوودا کە دەتوانێت کاری لەسەر بکرێ ئەگەر چی زۆر ئەستەمە ئەوەیە کە پلانی ئەو دەوڵەتانە لە یەکێک لە ئەولەویەتەکانیان لەو دەوڵەتانە پلانیان بۆ کارکردن لەسەر کەمکردنەوەی توندوتیژەکان بێ و هەروەها بۆ گەڕانەوەی ژنان بۆ بازاڕی کار کە لێوە دەبتوانێت ئەو کەلێنە یەکسانی کەمتر بکاتەوە و هەروەها بوونی ژنانی لە بازاڕی کار و بوون و سەر بەخۆی خۆیان وا دەکات کە لە چوارچەوەی ماڵەکاندا نەمێنەوە کە تەنیا ببنە تاکێک لە نێو ماڵدا وەکو خزمەتکارێک ببێنرێن و پیاوەکانی بتوانین لێوێدا دەستەڵاتی خۆیانتە من نێوی ئەو توندوتیژە دەنێم توندوتیژی شاراوە کەواتە تۆ ناتوانانی ببینی لە ڕنگ بێ ئاستان بێ بەڵگەی بۆ بهێنیەوە بەڵام توندوتیژە کە لە ئاستێکی بەرفراوەندایەوە کاریگەرێکی زۆر بەفراوانیشی لەسەر ژنان هەیە کە ئەو کاریگەرە تەنیا لە چوارچێوەیەک لە ماڵەدا نابێت و دواتر لە کۆمەڵگەدا ڕەنگ دەداتەوە. شلێر خانم ئەلەم قۆناغەدا چەندێک گرنگە کە ئاماری متمانە پێکراوت هەبێ بۆی بتوانرێ ئەو میکانیزمانەدا بنرێ بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژەکان کە دەڵێم لەم قۆناغەدا لە مەبەستم لە قۆناغی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنایە. زۆر پرسیارێکی بەجێ کاک بەڵام ئەوش ئەوەیە کە بەداخەوە بۆ نمونە لە کۆمەڵگای ئوروپایەکان بەهۆی ئەوەی ڕێکخراومەدەنیەکان ئازادن بەهۆی ئەوەی ڕێکخراومەدەنیەکان چالاکن بەهۆی ئەوەی سیستمێکی دموکراسی هەیە بەهۆی ئەوەی کە پرسی ژنانێکی لە پرسە گرنگەکانیانە لێو کۆڵنەوە لەو بارە دەکەن و دەزانن کە کاریگەری لەسەر داهاتووی ئابووری و سیاسی کۆمەڵاتی و کۆمەڵگەیدا بەڵام ئەگەر لە کۆمەڵگە ڕۆژهەڵاتەکان چاوی لێ بکەن کوردستان بە نمونە وەربگرین دەبینین کە هەر گرنگی بەو لایەنە نەدراوە نەک هەر پەراوێزی خراوە ڕەنگ بێ لە کاتێکدا کە تۆ باسێەوە بکەی هەز بە کاریگەری ئەو کارەساتە نەکەن و بڵند کە ئێستامە لە پەتای کۆڕۆنای ڕەنگ بە کاتیەوە نەبێتەوە باس لە کاریگەریەکانی بۆ سەر ژنان پێ بەڵام بە پێچەوانەوەیە من پێم وایە ئەگەر لێکۆڵینەوەکان لە کوردستان کرابان و سنتەری لێکۆڵینەوەکان چالاکبان لەو بوارەدا ئەو کاتە مەترسی گەورەی کۆڕۆنامان زیاتر دەدی بەتایبەتی لە کۆمەڵگەی کوردی و توندوتیژیەکان و ئامارەکان زیاتر دەبینە ئێمە لە هیچ کاتێکدا ئامارێکی ڕوونی توندوتیژیمان بەرام دژ بە ژنانمان نەبووە تا ئەوەی ئەمڕۆ لە سەردەمی کۆڕۆنادا کە کەمێک پلانەکانی ئەوان توکمەتر نوەک پلانەکانی وڵاتانی ئوروپایی بۆیە دەبینەوە نێوەندەدا پرسەکانی ژنان توندوتیژیەکان وەک هەموو کاتێکی دیکە ون دەبن و زۆر بە کەمتر دەبێنرێن. شلێر خانم من دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت ئەلبەتە نەتەوەیە گرتوەکان کۆمەڵێک پلان و بەرنامەی تایبەتی هەیە بۆ کۆتاییهێنان بە توندوتیژی دژ بە کچان و بە ژنانیش یەکێ لە ئامانجەکانی نەتەوەیە گرتوەکان ئەوەیە تا ساڵی 2030 توندوتیژی بەرامبەر بە ژنان نەمێنێت بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا ئەو پلانانە بەسن؟ ئێمە چەندین جار وتومانە نەتەوەی گرتوەکان
بەپێی ئەو پرەنسیپ و پێوەرە نێودەوڵەتیانەی کە هەیە فشاریش بۆ سەر حکوومەتەکان گرنگە بۆی کە دەربازبوون لە سزا زۆر جار بۆتە سیمای ئەم حکوومەتانە بەتابەت لە دۆسیەکانی توندوتیژی خاڵێکی تر لەسەر دادگاکان ئێمە ناڵین ئەمانە فشار بخەنە سەر دادگاکان بەڵام ئەم ڕێکخراوە نێودەوڵەتیانە ئەتوانن ڕاهێنان بۆ دادوەرەکان بۆ پرۆژەکانی چاکسازی بە هەماهەنگی بکەن لە نێوان هەردوولا لەسەر کۆمەڵێک بنەمای دروستی یاسایی کە سەرچاویان گرتووە لە یاسا نێودەوڵەتیەکان کە عێراق خواژویانی کردووە کۆ ئەو بنەما دەستوریانی کە لە عێراق هەن کۆ ئەو یاسا بەکارانی ناوخۆی هەرێمی کوردستان. ئەم پلانانەی نەتەوە یەکگرتوەکان وەکو دەگوترێت پێویستیان بە دوواداچوون هەیە، هەر بۆیە زۆرێک لە شارەزا گەشتبین نین بەرامبەر بە پلانەکان و هەروەها بەرنامەکانی نەتەوە یەکگرتوەکان. ئەگەر بێت و پلانێک هەبێت پلانێکی جددی ورد داڕێژراو بۆ قسەکردن و کارکردن لەسەر پرسی توندوتیژی ئەوە ئەگەرێک هەیە کە پاشماوەیەکی تر ئەو توندوتیژیە نەمێنێت یاخود زۆر کەم ببێتەوە، بەڵام وەک ئێستا پێم وانییە کە وەکو ئەگەرێکە وەکو ڕێکخراوەکان دایەنێن و لە ڕێگەی ئەو پرۆگرامە ساد تا ڕادەیە دەتوانین بڵین سادە لەوحانەوە بەڕاستی نابێتە هۆی ئەوەی کە توندوتیژی کەم بکرێتەوە، بەڵکو لە هەندێک شوێنە ڕەنگە دەرەنجامی خراپیشی بۆ پرسەکانی ژنان لێ بکەوێتەوە. ڕایکی تریش هەیە دەڵێ لەگەڵ دانانی هەر پلانێک لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە کۆمەڵێت تەگەرە و بربەستی تر دێنە بەردەم ئەو پلانانە کە پێویستە کاری ڕژدیان لەسەر بکرێت. کۆمەڵە پلان و استراتیژی دەئەنرێ بۆ نهێشتنی توندوتیژی بەرامبەر بە ژنان بە تایبەتی لە عێراق و لە هەرێمی کوردستان، بەڵام سێرەکی جێبەجێکردنی ئەم پلانانە ئاسان نییە، ڕێگری بۆ دروستە بێ، گۆڕانکاری دروستە بێ، حاڵەتی لە پڕ و لە ناکاوێتە پێشەوەکەوا کە ئەم پلانانە لە شوێنی خۆی ئەوەستە یاخود لە هەنێک کاتیش ئاگەڕێتە دواوە. لە هەموو کاتێکە دانانی ئەو پلانانە باشە، بەڵام جێبەجێکردنی پلانەکە لە هەمووی گرنگترا و تا چەند حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان پابند ئەبن بە جێبەجێکردنی ئەو پلانانە و تا چەند پشتگوێی ناخەن و گرنگی بە بابەتی ترەیەن. بەگشتی گەشتبینیەکی ئەوتۆ نییە بەرامبەر بەم پلانانەی نەتەوە یەکگرتووەکان، بەڵام لە هەمان کاتیشدا دەکرێت بگوترێ ئەم پلانانە کاریگەری خۆیان دەبێ لەوانەیە لە مەودای درێژخایەندا. ئەگەر سەیری ئەزمموی ڕابردووی خۆمان بکەین بڕیارەکانی UN قۆناغەکانی جێبەجێکردنیان و قۆناغەکانی هەتا دروستکردنیان من گەشتبین نیم بەوەی کە بە 2030 ئەم کێشانە کۆتاییان پێدێ، بەڵام گرنگە کە ئینسان ئەجەندایەکی هەبێ و دەدلاینێک بە خۆی دانێ هەر هیچ نەبێت لە ڕووی سیاسی و ئیداریەوە. شلێر خانم دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت لە ساڵی 2008ەوە هەتا ئێستا نەتەوە یەکگرتوەکان پلانی تایبەتی خۆی هەیە و بەرنامە ڕێژی کردووە بۆ ئەوەی لە ساڵی 2030دا کۆتایی بە توندوتیژی دژ بە ژنان بێنرێ. نەتەوە یەکگرتوەکان دەتوانێت ئەوە ئامانجەی خۆی لەو وادە دیاریکراوەدا کە دەستنیشانی کردووە بیان پێچێ. نەتەوە یەکگرتوەکان بەپێی دوایین ئاماری خۆی کە ڕایگەیاندۆ دەڵێ بەپێی ئەو بودجەی کە ئێمە دامان ناو بۆ پلانی درێژخایەنی خۆمان تا 10 ساڵی داهاتوو ڕەنگ بێ ئەستەم بێ ئەو پلانە بە ئەنجام بگەێنرێ. ئەوی یەکێک لە هۆکارە سەرەکیەکان پەتای کۆڕۆنایە لەبەر ئەوەی وای کردو کە لایانی ئابووریەوە زەحمەت بێ بۆیان کە بتوانن ئەو پلانە جێبەجێ بکەن و لە کاتێکی دیکەشدا ئێستا ژمارەی ئەو ژنانە یاخود ئەو کۆمەڵگایانەی کە تێیدا دەبێت کاری تێدا بکەن و بتوانن ئەو پلانە 10 ساڵێ جێبەجێ بکەن تا ساڵی 2030 زۆرتر بۆتەوە و لە هەمان کاتیشدا هەموو ئەو هەوڵانێکی پێشتر داویانە بۆ بوونی زۆرتری ژمارەیەکتان لە قوتابخانەکان، کەمتر نایەکسانەکان، کەمتربوونەوەی توندوتیژیەکان و هەروەها بوونی ژنانی زۆرتر لە بواری ئابووری بازاڕی کاردا هەموو بە شێوەیەک لە شێوەکان پاشەکشەی کردووە کەواتە ئێستا ئەرکێنێتەوە یەکگرتوەکان زۆر قرستر بووە و بۆتە دوو کاریش بۆیان بۆیە بۆ خۆیان ڕایانگەاندۆ کە دەڵێ ئێمە بۆمان ئەستەمە لە 2030دا چ لە باری ئابووریەوە و چ لە باری پێگەی کۆمەڵگەکانەوە بتوانین ئەو پلانە جێبەجێ بکەن. بۆیە من پێم وایە کە ڕەنگ بێ ئاسان نەبێ بۆیان ئەو کارە لە هەمان کاتی خۆدا لە 2030دا بە ئەنجام بگەێنرێت. شلێر خانم بۆ خۆت دەزانی ینی توندوتیژیەکانیش گۆڕانکاریان بەسەرداهاتووە ئەگەر پێشتر تەنها یەک جۆر پێناسە هەبوو بێ بۆ توندوتیژی، ئێستا هەر ئەو دیاردەیە توندوتیژی دژ بە ژنان کۆمەڵە پێناسە هەڵدەگرێن. نەتەوە یەکگرتوەکان توانیوێتی خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو پێناسە نوێیانەدا، توانیوێتی بەرنامە ڕێژی خۆی بکە لەسەر بنچینەی ئەو گۆڕانکاریانەی کە بەسەر توندوتیژی داهاتوون. لە بیرمان بکات بەڵام نەتەوە یەکگرتوەکان دوو کۆنواسیۆنی گرنگی هەیەکێکیان لابردنی هەڵاواردن دیژ بە ژنان، هەر جۆرە هەڵاواردن دیژ بە ژنان سەر بنەمای ڕێگەزی، دوو هەمیشان کۆنواسیۆنی ئیستانبوڵە.
یەکێک لەوانە هەڵاواردنی هەر جۆرە هەڵاواردنێک دژبەژنان لەسەر بنەمای ڕەگەز ئەوە لەو کاتەدایە کە بۆ ئەوەی ئەو توندوتیژیانێ بەرامبەر بە ژنان دەکرێت پلانێن بۆ دابندێت کە نەهێڵدرێت بەڵام کۆنواسیۆنی ئیستانبول ئەگەر یەکێک لە کۆنواسیۆنە گرنگەکانی توێ گرتوەکانەوە ئێستاش بە شێوەیەکی فعال کار دەکەن ئەوەیە کە کار بەوە دەکات یەکێک لە توندوتیژیەکانی سەردەمی ئەمڕۆ کە کەمتر لە کۆمەڵگەی ئێمەدا باسی دەکرێت توندوتیژی بنەماڵیە ئەو کۆنواسیۆنە هەرچەندە لە پلانی ئەسلیدا بۆ لابردنی یاخود بۆ پێشگیریکردن لە توندوتیژی بنەماڵی دادەنرێت بەڵام لە پێناسەی خۆشیدا دەڵێ ئێمە کار دەکەین بۆ نەهێشتنی توندوتیژەکانی دیکە وەکو دەستدرێژی سێکسی وەکو خەتەنە وەکو زۆر بەشودان و ئەوانە کەواتە بەڵام ئەو کۆنواسیۆنە لە بیرمان بێت کە کارێنەتەوەی گرتوەکان لە کاتێکدا سەرکەوتو دەکات کە ئەسڵی کارێنەتەوەی لە یەکێتی ئوروپا دانراوەوە پشتیوانەکەی یەکێتی ئوروپایە بەڵام چەندە دەوڵەتەکان لەگەڵ کۆنواسیۆنە بێنە پێش ئەوەندا دەتوانێت ئاماری توندوتیژەکان هەوڵەکان بۆ کەمکردنەوەی توندوتیژەکان زۆرتر بە بەڵام وەک دیتمان لەو ماوانەی دواییدا یەکێک لە زۆرترین وتوێژە باسەکان لەسەر ئەو کۆنواسیۆنە بوو لەبەرەوەی تورکیا و پۆڵەند بەتایبەتی تورکیا کە ئێستا دەسەڵاتێکی سیاسی زۆر ئیسلامی زۆرزاڵ بەسەری دازاڵە دەهوێت لەو کۆنواسیۆنە بکشێتەوە کە ئەوەش یەکێک کێشە بۆ کۆنواسیۆنە دروست دەکات بە پێی لەلایەنی ئابووریەوە لە ماوەی ئەو پلانە درێژخانانەی کە دایناوە بۆ کۆمەڵگەکان کە بتوانن توندوتیژەکان کەم بکەنەوە ئەوان دەیان هەیە پلانیان ئەوەیە کۆنواسیۆنە تەنیا ئەوە نییە توندوتیژە پێشگیری لە توندوتیژی بکات بەڵکو پلانی ئەوەیە هاوکاری ئەو ژنانە بکە لەباری یاساییەوە کە ئەو کەسانە بە سزا بگەنن لە هەمان کاتدا ئەو ناوەندانە دابنێت کە ئەو ژنانە دووبارە بێنەوە نێوژیانێکی ئاسایی و بەورە و کۆمەلگایان بگەڕێنەوە کە ئەمە جارێکی دیکە هاوکاری ئەوە دەکات کە کۆمەلگە لەو بوارەدا پێش بکەوێتەوە و هەروەها بە جۆرێکی دیکە ببێتەوە بناغەیەکی گرنگ لە کۆمەلگەی لە هەر یەکێک لە کۆمەلگەکاندا نەتەوەی گرتوەکان ڕۆژی 25 مانگی 11 دیاری کردووە یا دەستنیشان کردووە تا ببێتە ڕۆژێک بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژیەکان دژ بە ژنان دیاریکردنی ڕۆژێک یا خووادەیەک بۆ ئەم بەرەنگاربوونەوەیە چ شتێک زێت دەکاتە سەر ئەو ڕۆژەبیریەی کە پێویستە هەبێت بۆ بەرەنگاربوونەوە زۆر پێم باش بۆ پرسیارەت کرد لەبەرەوەی هەمیشە لە کۆمەڵگەی ئێمەدا کە باز لە 25 نۆڤەمبەر دەکەن یەکەم پرسیار ئەوە دەڵێ کەواتە یەک ڕۆژ بۆ توندوتیژیدانرا و ڕۆژەکانی دیکە ڕەنگ بە ئەو حەقە نەبێت ئێمە باسی بکەین بەڵام بە پێچەوانەوەیە پلانی نەتەوەی گرتوەکان کە ناوەندی یەکەتی ژنان نێتەوەی گرتوەکان لەسەر بنەمای پێشێلکردنی مافی ژنان مافەکانی مرۆڤ دایناوە 16 ڕۆژە ئەو 16 ڕۆژە لە 25 نۆڤەمبر تاکو 10 دێسامبەر واتە ڕۆژی جیهانی مافی مرۆڤ و ئەو 16 ڕۆژە تەنیا بۆ ئەوە نییە کە تۆ تێدا باسی توندوتیژی بکەیت لە هەمان کاتدا لەگەڵ باسکردن لە توندوتیژی پێداچوونەوەیە بە پلانەکانی پێشوو و چاولێکردن لە دەستکەوتەکانە لە پلانەکانی پێشوو و لە هەمان کاتدا دانانی پلانی درێژخایەن و کورتخایەن بەپێی ئەو ڕووداوانەی کە لە ساڵی ڕابردوودا ڕوویداوە بۆی کە بتوانن لەکوێدا دەبێت گۆڕانکاری بکرێت لەکوێدا تازە بکرێتەوە ئەو لێکۆڵنەوانەی کە دەیکەن لەوێدا دەیبینن کە لەو 16 ڕۆژەدا باسی دەکرێت واتە تا ئەو گۆڕانکاریانە ئەرێنی بن یاخود نەرێنی بن تەنیا جگە لەوەش یەکێک لە کار ئەسڵەکانی هۆشیارکردنەوەیە واتە تۆ لە یەک ڕۆژە لە یەک وتوێژە تۆ ناتوانێت ئەو کارە ئەنجام بدەیت بەڵام لە 16 ڕۆژدا و لە زۆر بواری جیاوە لێکۆڵینەوە مێدیا و هەروەها گۆڤار ڕۆژنامەکان و هەروەها فیلمی دوکۆمەنتی دەتوانرێت ئەو هۆشیاربوونەوە لە ڕوانگەی جیاوازەوە کاری لەسەر بکرێت و کە بەداخەوە لە لای ئێمە ئەنجام نەدراوە و تەنیا لەو ڕۆژەدا لە نیم ساعتێکدا کۆ دەکرێتەوە کە من پێم وایە ئەوە گرنگی ئەو ڕۆژە لە لای ئێمە کەمتر دەبێنێ وەک لەوەی کە لە کۆمەلگا ئوروپایی و ئەمریکایەکان دەبنێت لە کاتیدا ئەوان توندوتیژیەکان لە چاو کۆمەلگەی ئێمە کەمترە شلێر خانم کێ بەرپرسیارە لەو هۆشیارکردنەوەیە بۆ خۆت دەزانی ینی لە ئێستادا ئەگەر کۆمەڵگەی کوردی بە نمونە وەربگرین دەیان و بگرە سەدان ڕێکخراوی تایبەتی هەیە بە ژنان ئەمانە کاری خۆیان دەکەن ینی لە باشووری کوردستانە بۆ نمونە لە ساڵی 1990 بە دواوە تا ئێستشی لەگەڵدا بێ سەدان ڕێکخراو لەم بوارەدا ئیش دەکا کە ئەمان نەیانتوانی بێ ئەو ڕۆشنبیریە پێویستیە بخەنە بەردەمی خەڵک و خەڵک ڕۆشنبیرکەن وەکو لایەنی کۆمەڵایەتی چیتر دەتوانێت ئەمە بکات پێم وایە لە پێشدا ئەوە سیستمی سیاسی نێو کۆمەڵگەیەکە یاخود سیستمی سیاسی هەرێمە یا دەوڵەتێکە کە
دەتوانێت کە بناغی ئەو ڕێکخراوانە دادەنرێ بە جۆرە بێت کە لە ڕووی باوەڕێکی قوڵ بەو پرسەوە بێت کە بتوانێت کاری بۆ بکرێت. بەڵام لێرەدا پێم خۆشە سەبار بە ڕێکخراوەکانی کوردستان کە هەمیشە ڕێکخراوان بەرامبەر دەکرێت دووشت بڵم من ڕێکخراوەکانی کوردستان بە دوو ڕێکخراودا بەش دەکەم. یەکێک ئەو ڕێکخراوانەی کە تایبەت بە پرسەکانی ژنان و نێویشان ئەوەیە هەر نێویان ڕێکخراوەکانی ژنانە، بەڵام لە هەمان کادا کە ئەو نێوە دانەنراوە نەنووسراوە ڕێکخراوەکانی ژنان بێتە بە پرسەکانی ژنان هەمویان ئەو نێویان لە خۆیان ناوە. بەڵام من ڕێکخراوی دۆم دەنێم تەنیا ڕێکخراوی ژنان ئەوانن کە حیزبەکان دانا و کە لە کوردستانیشدا ئەوانە کۆڵەکەی ئەسڵین کە کار بۆ پرسەکانی ژنان دەکەن. ئەو ڕێکخراوانەی ژنانی کە حیزبەکان دانا من پێم وایە ئەوانە ئۆرگانیزەکردنی ژنەکانی حیزبەکانە بۆ پرسە حیزبیەکان نەک بۆ پرسەکانی ژنان. بۆیە لەو نێوەدا پرسەکانی ژنان کرچووکاڵن بە پرسە حیزبیەکان زاڵن لە کاتی هەڵبژاردندا لە کاتی کۆنگرەکانەدا و لە کاتە جیاوازەکاندا و لە هەمان کاتیشدا تەنیا دروشمێک بۆ کۆمەڵگەی بەڕووی بە کۆمەڵگەی دەرەوە بێت کە ڕێکخراوەکانی ژنان کار دەکەن لەو کاتەدا لەگەڵ ڕێکخراوانە و دەوڵەتەکان فەند وەردەگرن، بەڵام ئەوانە هیچ کامیان بۆ خزمەت بە پرسەکانی ژنان ئەنجام نەدراوە. هیچ کام لە ڕێکخراوانە ناوەندێک کلی لە کۆڵینەوە و گرنگی نەدانا، هیچ کام لە ڕێکخراوانە گۆڤاری درێژخایانی نەبوو کە کار لەسەر پرسە جیاوازەکان بکات لەسەر تونند و تیژەکان بکات. بۆیە من پێم وایە پۆلێنکردنی ڕێکخراوەکانی ژنان لە کوردستان زۆرتر دەچێتە ڕێکخراوی دووەمەوە کە باسم کرد ڕێکخراوەکانی ژنانی سەر بە حیزبەکان کە لەوێژدا حیزبەکان زیاتر ئامانجیان لە ڕێکخراوەکانی ژنان بەهۆی بوونی کۆمەڵگەیەکی پیا و سالار کە ئەستانە بێنە نێو ناوەندەکانی کە زۆرتر پیاوانی تێدا ژنانی تێدا کۆ بێتەوە ڕنگ بێ ڕێگریان لێ بکەن لەو کاتەدا دەرفەتێکیان کردوێتەوە کە ژنانی کە ئەندامی حیزبەکانن لەوێدا زۆر ئاسانتر کۆ ببنەوە، زۆر ئاسانتر سوود لەو پوتانسیەلە بۆ ئامانجە حیزبەکانیان وەربگرن وەک لە پرسە گرنگەکەی وەکو ژنان کە زۆر کەمتر گرنگیان پێداوە. شلێر خانم دەگەڕێمەوە بۆلات بە تایبەتی لەسەر پرسی دیموکراسی. پرسی دیموکراسی ژنان یەکێکە لەو پرسانەی کە قسە و باسێکی ئێجگار گەرم و گوڕی لەسرە و مەرجیش نییە ئەوەی کە داکۆچی لە دیموکراسی دەکا وەکو شارەزا ئاماژەی پێدەکەن بە هەمان ئەندازە داکۆچی لە مافەکانی ژنانیش بکات. بەداخەوە بنەماکانی دیموکراسی و بنەماکانی مافەکانی مرۆڤ و تێگەشتن بۆ دیموکراسی تەنانەت لەلایەن بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیشەوە لە هەرێمی کوردستان و بەتابەت لەلایەن بەشێکی بەرگریکارانی مافەکانی مرۆڤیشەوە هێشتا نەگەیشتوتە ئاستێکی کامەڵبوون و بەفراوان. بۆ نمونە ئێمە زۆر جار ئەبینین بەرگریکاری مافی مرۆڤە بەڵام لەلایەکی دیکەوە بە پشتیوانی لە سزای لە سێدارەدانەکە دژایەتی گەندەڵی ئەکا باس لە بەشداری هەڵبژاردن و کۆمەڵێک کایە ئەکا، بەڵام کاتێک کە دێتە سەر دۆزیژن و نەهێشتنی جیاکاری جێندەری یا ڕەگەزی ئەبینین بە پێچەوانەوە خۆی بانگەشە یان لەمپەرە لە بەردەم بەرەو پێشچوونی دۆزیژن لە ناو میدیا لە ناو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیش. هەروەکو ئاماژەمان پێکرد لەگەڵەوەدا کە هەوڵێکی زۆر هەیە بۆ جێگیرکردنی پرەنسیپە دیموکراسیەکان هەروەها پرەنسیپەکانی مافەکانی مرۆڤ، بەڵام جارێکی تریش شارەزا ئاماژە بەوە دەکەنەوە کە مەرج نییە لەگەڵ ئەو هەوڵانەدا تەنانەت مافەکانی ژنان لە کۆمەڵگەدا جێگیر بکرێن. تەنها پێشکەوتنی مافی مرۆڤ بە شێوەیەکی گشتی و دیموکراسیەت گەرنتی نییە بۆ ئەوەی کە مافی ژن بپارێزێت. زۆر دەوڵەتی دیموکراسی هەیە لە دنیاە کە لە هەمان کاتە سیستەمێکی پیاوسالاری تایە باڵا دەستە. ئەگەر ئێمە سەیری ئەو راپۆرتانەی کە لەم ئەخیرانە کراون لەسەر تەنانەت ئەگەر لە ڕووی تیۆریەوە بێ یەکسانی تەواوەتی نێوان ژن و پیاو لە یاساکانە 6 وڵاتن کە یاسای تەواوەتی یەکسانیان هەیە بۆ ژن و پیاو. بەشێکی لە وڵاتانە لە سکەندیناڤیان بۆ نمونە. شلێر خانم دەگەڕێمەوە لای جەنابەت. چەندێک پرەنسیپە دیموکراسیەکان وابەستن بە جێگیرکردنی مافەکانی ژنانەوە. تا ئەو جێگایە کە دیموکراسی لە چوارچەوەی ئەمەلدا بێنن لە چوارچەوەی تەنیا یاساکان کە جێبەجێ ناکرێنە لە چوارچەوەی دروشمێک بۆ نیشاندانی کۆمەڵگەیەکی مۆدێرن بەڵام لە بناغەدا وێران. بۆیە دەبینین کە لە کۆمەڵگەکانی ڕۆژهەڵاتی ئەگەرچی یا وڵاتانی تازە پێگەیشت و ئەگەرچی باس لە پرسی دموکراسی دەکرێت، بەڵام پێم وایە ئەو پرسە لە بناغەوە نیە، واتە ئەو پرسە لە یاساکانەوە نیە، واتە ئەو کەسانی کە کار بۆ پرسەکانی ژنان دەکەن یاخود توندوتیژی بەرامبەر بە ژنان دەکەن یاخود پێشێلکاری مافەکانی ژنان دەکەن، هیچ کاتێک نەبووتە سزایەکی تون بەرامبەریان و هیچ کاتێک نەبووت ئەوەی کە بە پرسێکی گرنگی کۆمەڵگە ببێن. کەواتە لەو چوارچێوەدا تۆ ناتوانێت و کۆمەڵگەیە بنی بە کۆمەڵگەیەکی دموکراسی. پێم وایە لەنگ دەبێ لە کاتێکدا لەگەڵ پێناسە سەردەمەکانی دموکراسیدا نایەتەوە کە تۆ بەشێکی زۆری کۆمەڵگەکەت
تێیدا مۆڵەتەکانی پێ نەدرێت و هەروەها یەکسانی ڕەگەزی تێدا نەبێت جگە لەوەش زۆرتر پێناسەکانە لە چوارچێوەی پێناسەی ماڵدا بەدوەگرەوەی لە پێناسەی چوارچێوەی کۆمەڵگەدا ئەوە لە کاتێکیشدا دەبینی کە سێبەرێکی زاڵی پیاوسالاری بەسەر هەموو کۆمەڵگاکەدا هەیە کەواتە تۆ ڕەنگ بێ لە دوو سێ جێگادا ئەو پرسە ببینی کە هەندێک ژن کار دەکەن هەندێک ڕەخراوت هەیە زۆرژنی دیکە لە بواری جیاوازی مێدیاییدا هەیە کە دەبیندێت بەڵام ئەو بە واتایانێ کە کۆمەڵگەی تۆ کۆمەڵگەیەکی دموکراسە بە واتایانێک کە کۆمەڵگەی تۆ کۆمەڵگەیەکی دوور لە کێشەکانە کە بۆ ژنان ڕوودەدات و دوور لە نایەکسانەکانە پێمە کۆمەڵگەکان ئێمە بەداخەوە ئەو دروشمە دموکراسی وای کردو کە زۆر ئەستەمتری کردێتەوە بەرتەستری کردوێتەوە لەوەی کە تۆ بێ زۆر ڕوونتر باز لە کێشەکان بکەی باز لە سندوتیەکان بکەیەوە باز لەو کلێنە نێوان زۆرە پێ کلێنەوان ژن و پیاوەکاندا ینی لە کوردستان بەو جۆرەکە دەیبینی کە زۆر ژن دەکوژرێ و هەروەها زۆر ژن سووتێنراوە یاخود بە هەر هۆکارێک خۆی دەسووتێنێ بەڵام ئەتۆ ئامار یەک دانە سزایی بەرچاو نەدیوە کە ئەو کەسێک کە تاوانبارە بیدەن بۆەوەی کە ببێتە بۆ کەسەکانی دیکە ببینێت کە یاستایەکە و جێبەجێگە دەکرێت لەسەر هەموو تاکەکان بەبێ جیاوازی ئێستا لە کۆمەڵگەی کوردیدا خانمێک هەیە لە پارێزگای دووەک داوای یاسایی تۆمار کراوە بەهۆی ئەوەی کە هەوڵ دراوە دەستدرێژی بکرێتە سەر بەڵام دادگا ئەم خانمەی سزا داوە لە هەمان کاتدا لە شاری کەلار خانمێک بەهۆی ڕەتکردنەوەی هەندێباری باوی کۆمەڵایەتی سێ برا پێکەوە هەڵی دەواسن لە ناوی دەبن ئەمانە لە ڕووی پرەنسیپە دیموکراسیەکانەوە لە ڕووی مافی مرۆڤەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە چیمان پێ دەڵێن پێمان دەڵێ کە ئەو ڕووداوانە تەنیا لە چوارچێوەی پیاوسالاری لە کۆمەڵگەی پیاوسالاردا دەکردن کۆمەڵگەی دموکراسی لە کۆمەڵگەی دموکراسی تاکەکان هەموو وە یەک دەمێنن ژن و پیا و من کە سزایەک دەبینم لە شوێنێکدا سەرپێچی لە شتێک بکەم هەمان سزا بۆ تۆی پیاویشەیە بەڵام لە کاتێکدا کۆمەڵگەی پیاوسالار پیاو تێیدا دەسەڵاتێکی زۆرتر بەخۆی دەبینێ و ئەو دەسەڵاتە بەخۆی دەبینێت کە تێیدا چ لە چوارچێوەی بنەماڵدەیە چ لە چوارچێوەی کۆمەڵگەدا بتوانێت ئەو حەقە بەخۆی بدا کە لە بەرامبەر کەسێکی دیکەدا توندوتیژی بکە یاخود ژیانی لێ بستێنێ کەواتە تۆ لە هیچ حکام لەو حاڵتاندا ناتوانێت بنێوی چوارچێوەی کۆمەڵگەیەکی دموکراسی بەڵکو ئەوە دقیقاً پێناسەیەکە بۆ کۆمەڵگەیەکی پیاوسالاری کە تێیدا پیاو دەسەڵاتی زۆرترە و ژن بە کەمتر دەبینرێ و هەروەها تێیدا پیاوەکان بڕیار دەدەن کە ئەمن بژیم یان نەژیم ژنێکی دیکە بژی یان نەژی کەواتە تێدا دەبینی کە لەوێدا ژن وەکو تاکێکی کۆمەڵگە نابێنرێ وەکو کەسێکی دووەم کەسێکی دیکە لە دوای پیاوەوە دەبێنرێت لێرەدا میدیا دەتوانێت چ ڕۆڵێک ببینێ میدیای کوردی مەبەست بەتوانیوێتی ینی ببێتە سەکۆیەک بۆ دیالۆگێکی بابەتیانە ئاتوانیوێتی ببێتە سەکۆیەک بۆ هێنانە ئارای تێگەیشتنی نوێی کۆمەڵایەتی بۆ تێگەیشتن لە یەکسانی کۆمەڵایەتی بەداخەوە نا دەتوانم بڵم کە میدیای کوردی لە حاڵی حاضردا مەترسیەکی مێژوویی لەسەر شانە ئەویش ئەوەیە کە میدیای کوردی دقیقاً ئێستا پەیامێک سەر لەنوێ بەرهەم دێنێتەوە کە پەیامێکی دژە ژنیە و ئەو پەیامەژوای کردو کە ئەو دەتوانم بڵام لەو لێردا مەبەست میدیای کوردی تەنیا کەناڵە کوردیەکان ناگرێتەوە وێبسایتەکان دەگرێتەوە و هەروەها کەناڵەکانی سوشیال بەشەکانی سوشیال میدیا دەگرێتەوە لەوێدا ئەوان کار بۆ فکرێک دەکەن لە دژی فکرێکی دیکەواتە دەبینین کە بۆ نمونە لایەنێکی ئیسلامی بەپێی فکری خۆی دەڤیدیۆ بڵاو دەکاتەوە بینەری هەیە ئەوەش مەترسیەکە زۆرتر دەکات لایەنێکی دیکە بۆ فکری خۆی دەتوانێت کار لە کەیسی ژنان بەپێی تعریفەکانی و بەرژەوەندەکانی خۆی تعریف دەکاتەوە کە لەو نێوەدا ئاڵۆزیەک بۆ پرسەکانی ژناندا دروست دەبێت کە تێیدا زەحمەتە تۆ ئەو ڕووکارە دروستێ ببینی کە تێیدا بتوانی کاری بۆ بکەیت کەواتە من پێم وایە میدیای کوردی بە هۆشیاریەوە یا نایزانن یا ئەوە تا نایەن هەبێ کار بۆ پرسەکانی ژنان ناکەن و پێشم وایە کە کەسی تایبەتمەند بەوەیان نییە تۆ ڕۆژنامە نووسێک دەبینی ئەوڕۆ راپۆرتی ئابووری هەیە سپێنە راپۆرتی سیاسی هەیە دوو سپەی کار لەسەر پرسی ژن دەکات لە کاتێکدا من لە کۆمەڵگەی ئەوروپایی دیتومە لە هەر پرسێکی تایبەت ڕۆژنامە نووس تایبەت بەوە کار دەکات ماوەیەکی دوور درێژ کاری کردووە لێکۆڵینەوەی دوور درێژی ئەنجامداوە لێکۆڵینەوەی دوور درێژی خوێندوێتەوە لە قوڵایی پرسەکاندا بۆ جا دێبەکەی ئەوە ڕێگەتارە و ڕوانگەکان دەڵێت نەک ئەوەی تۆ کەسێک لە کۆمەڵگەی کوردیدا ڕەنگ لە دوو کتێبی لەسەر توندوتیژیەکان لەسەر جیاوازەکان لە زۆرشتی دیکە نەخوێندبێتەوە بەڵام وەکو ڕۆژنامە نووسێک و چەند پرسێرێک کە بێ ئامادەیکات دێ لەولا ڕاکەسێکی ئاینیت بۆ دێنێت و وە کەسێکی چالەگوانت بۆ دێنێت و تەنیا دەبێت
دەبێتە دەمەقاڵەیەکی نیو سەعاتی و هەروەها چەند ڕۆژی مێدیەکان باسی لەسەر دەکرێت و دوو قسەی ناشیرن و کە هیچ خەزمەتێک بە پرسەکان ئاکا بەداخەوە. شلێر خانم بۆ خۆ دەزانین کورد دابەشبووی سەر 4 وڵاتە بە گشتی ینی ئێرانە، تورکیایە، عێراقان وها سووریایە، واتە کورد لەگەڵ 4 کۆمەڵگەی جیاوازدا سەر و سەودا دەکا. بەڵام پرسیارەکەی من زیاتر سەبارەت بەوەیە ئایا جیاوازی هەیە بۆ کێشەی ژنان لەم کۆمەڵگەیانەدا یاخو کورد هەر هەمان ئەو جیاوازیە یا هەر هەمان ئەو کاریگەریانەیە کە لەسەر ژنێکی کورد لە باشوور یا لە باکوور یا لە ڕۆژهەڵات ڕۆژاوە هەیە یاخو کاریگەریەکان جیاوازن. ڕنگ بێ جۆری کێشەکان جیاواز بێ، بەڵام وەکو کۆنتێکسەکە کە ژن تێیدا توندوتیژی بەرامبەر دەکرێت و هەروەها وەکو پلە دوو دەبێنرێت و وەکو ئەوەی کە مافی وەکو مرۆڤێک کە بڕیار بۆ کارەکانی خۆی بدات و بۆ ژیانی خۆی بدات لە چوارپاتەی کوردستان بەداخەوە وەکو یەکە، وەلی لە ڕووی جۆری کێشەکانەوە ڕنگ بێ جیاواز بێ. من کاتی خۆی کە لە ڕۆژاوم وە بیرم دە یەکێک لە کێشەکانی ڕۆژئاوا ئەوەیە کە لە دوای نەمانی دایک و بابی یاخود کەسانی گەورەتری بنەماڵە کێشەی ئەویان هەیە کە ئەو میراتی دابەش دەکرێت بە نایەکسانی دابەش دەکرێت. لە باشووری کوردستان دەبینی بەشێکی زۆرتر کوشتنە لە ڕۆژهەڵاتی کوردستان لایەنی ئابووری تەسیرێکی زۆری هەیە کە وای کردووە ژنان ڕوبەڕووی توندوتیژیەکان ببینەوە، و لە باکووریش لایەنی سونەتیەکەی کە بۆ نمونە ئەوەی کە ڕنگ بێژن بەژ نەبێ شێوەی عەشیرەیی بێ. ڕاستە لە ناوچەکانی دیکەی کوردستان عەشیرەی هەیە، بەڵام ئەوە لە باکوور کەم لە گزاڵترە ئەوەندەی کە خوێندنەوەم لەسەری هەبێ. بۆیە پێم وایە کێشەی ژنی کورد ئەگەر لە چوارچەوەی کێشەی ژنی کووردا بیبین یاخۆ پرسی ژنی کورد پێم وایە هەر هەمویان کێشەی گەورەمان هەیە، هەر هەموو زۆربەی ژنی کوڕ ڕوبەڕووی توندوتیژی دەبێتەوە، بەڵام تەنیا ڕنگ بە شێوەی توندوتیژیەکان جیاواز بێت لەناو ڕوانگەکان و تەنیا لە ڕوانگەیەکی پیاو سالاریە بۆ ژن. شلێر خانم دەگەڕێمەوە بۆلات دەچینە دواتەوەری بەرنامەی ئەم هەفتەی چاوی واشنگتن، ئەویش سەبارەت بە کاریگەریەکانی ئاین و کلتورە لەسەر توندوتیژی بەرامبەر بە ژنان. ئەڵبەتە زۆر جار دەگوترێ پرەنسیپە ئاینیەکان و هەروەها بارە باوە کۆمەڵایەتیەکان وەکو دوو دیوی یەک دراوان و کاریگەریان لەسەر ئەم دۆسەیە گرنگە هەستیارە هەیە. لە هەمان کاتیشدا ئاماژەکردنیش هەیە بەوەی کە ڕاوەکردنەکان لێرەدا جێی مەخابنن. بە بڕوای من ئەوەی کێشە بووە لە لای ئێمە ئەوانەی تەفسیری ئاینیان کردووە لە کۆمەلگای ئێمە، کۆمەڵێک کەس بوون کە تەفسیری ئاینیان بە قازانجی دەسەڵاتی پیاو کردووە و ئێمە ئەتوانین ئەم تەفسیرانە بگۆڕین و ئەوەی تا ئێستا ڕووی نەداوە لەبەر ئەوەی بەشێکی زۆری کەسە ئاینیەکان هەوڵەدەن وحدەی دینی مەسەن یەکێتی ئاینی بپارێزن. زۆر باشەزانن کە مەسەلەن فلان مامۆسای ئاینی یاخود فلان کەس ئاین بەکارهێنێەوە لە دژی ژن بەکاریهێنێ، لە دژی خەڵکی ناموسڵمان بەکاریهێنێ و ئەمە گوناحە هەڵەیە دروست نییە، بەڵام لەبەرەوەی یەکێتی ئاینیە دەیانەوە بپارێزن بەداخەوە خۆیان بێدەنگ کردووە. لە نێوان کلتور و ئاینیشدا وەکو جەختی لێ دەکرێتەوە پێویستە دادگاکان ڕۆڵی یەکلاکەرەوە ببینن. ئەوەی کە دادگاکان نەیانتوانێت لە ئاستی پێویستی خۆی پەیوەست بەم دۆسیانە ڕۆڵ و گرنگی خۆیان ببینن بۆتە هۆکارێکی دیکە بۆ ئەوەی کە توندوتیژی پەرەبسێنێت لە هەرێمی کوردستان. بەڵام دیدێکی دیکە ئەوەیە کە وێرای ڕێزمان بۆ هەموو مامۆستایانی ئاینی لە هەموو ئاین و ئاینزاکان، بەڵام بەداخەوە کۆمەڵێک مامۆسای ئاینی هەبوون بە درێژایی ماوەی ڕابردوو زۆر بەقوڵی بانگەشەیان کردو بۆ پەرەسەندنی جیاوازی ڕەگەزی و بە کەمزانینی ژنان و لەم پەرخستنە بەردەم ڕێکخراوەکانی ژنان. بۆ زۆرێک لە چاودێریش وەکو ئاماژەی پێدەکەن کۆمەڵگەی کوردی گۆڕانکاری گەورەی بەسەردا هاتووە، بەڵام دەژڵێن پێویستە کاری زیاتر بکرێت. لەگەڵەوەی کە کۆمەڵگەی کوردی کرانەوەیکی خێرایی بەخۆیەوە بینی لە ڕووی تەکنەلۆژیا و لە ڕووی چوونە دێرەوە و تێکەڵبوون بە دنیای دێرەوە، بەڵام لە ڕووی عادات و تەقالید و کلتورەوە هێشتا کۆمەڵگەیەکی داخراوە، واتە لە زۆر ڕۆ پێی وایە کە ئەبێ بکرێتەوە کە ئەبێ گۆڕانکاری بەسەر خۆی و وەستایلی ژیانیا بێنێ، بەڵام کە ئەگەڕێتەوە سەر بابەتی خێزان و تەعاملکردنی لەگەڵ ژنا ئەگەڕێتەوە بۆ کلتورە کۆنەی کە پێی وایە ژن ئەبێ لە ماڵەوە بێژن نەچێتە دەرەوە توندوتیژیەکانی بەرامبەر بە ژنان بەردەوامە، بەڵام ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەو بەریەکەوتنی
خاتونێکەوە کۆمەلگەی کوردی لەلایەکەوە بەرەوکرانەوە چێ بەڵام لەلایەکی ترەوە بەردەوام ئەگەڕێتەوە بۆ ئەو کولتورە خراپانی کە لە ڕابردووە بەکاریان هێناوە. شلێر خانم دەگەڕێمەوە لای جەنابەت لای تۆ کاریگەریەکەی کامیان زیاترە بەسەر دۆسەی ژنانەوە لە کۆمەڵگەی کوردیدا کاریگەری ئاین یان بارە باوە کۆمەڵایەتیەکان؟ پێم وایە هەردووکیان وە خۆت کرد دوو دیوی یەک دراون هەردووکیان کاریگەریان هەیە و کاریگەری بەرچاویشیان هەیە. بناغی قسەشم ئەوەیە کە تا ئێستا لە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەی سیاسی کوردیدا دین لە سیستمی سیاسی دیانەکراوەتەوە لە کاتێکدا لە کۆمەڵگەی سەردەمی ئەمڕۆدا دین لە چوارچەوەی تاکدا پێناسە دەکرێت نەک لە چوارچەوەی کۆمەڵگەدا کەواتە تا کاتێک دین لە چوارچەوەی سیاسیدا پێناسە دەبکرێت کاریگەرێکی بەرچاوی بۆ سەر پرسە جیاوازەکان و بەتایبەتی پرسی ژنانیش وە لە چوارچەوەی کۆمەڵگەیەکی ئیسلامیدا دەبێت. ئێمە دەبینین لە ئوروپادا نمونەیەکی زۆر بەرچاومان هەیە زۆریش دیارە تا کاتێک سیستمی کلێسا لە سیستمی سیاسی دانەکرایەوە نەیتوانی ئوروپا ڕێنسانسی تێدا بکرێت و هەنگاو بۆ لایەنە دموکراسیەکە بنێت. ڕەنگ بە ئێستا لەو قسەی مندا زۆر کەس بڵێ کۆمەڵگەی ئوروپایی جیاوازە لەگەڵ کۆمەڵگەیەکی کوردی یاخود کۆمەڵگەیەکی ڕۆژهەڵاتی. من پێم وانیە جیاواز بێت تا ئەو کاتە یاسا کۆمەڵایەتیەکان لە هەموو کۆمەڵگەکان هاوبەشنجا هەر دینێک تێدا بەزاڵ بێت. کەواتە لێرەوە دەبینین تا کاتێک ڕاستەکە دەوڵەت یاخود سیستمی سیاسی دەبێت پارێزگاری لە دین بکە بەڵام سیستمی سیاسی دەبێت پارێزگاری لە سربەخۆی تاکەکان کە بەپێی ئەو وروباوەڕیانەی هێنە نەک یەک دین بڕیار بە هەموو تاکەکانی کۆمەڵگە بدات. ئەمن پێم وایە پێشکەوتنی سیستمی سیاسی کە دەتوانێت نیشانەی پێشکەوتنی دەوڵەتێک بێت لە دیارکردنەوە دین لە سیستمی سیاسەکەیدا دەبێت. هەر یەکێک لە نمونەکانش لە کوردستان ئەوەیە لە هەرێمی کوردستان زۆر یاسای باش تایبەت بە پرسەکانی ژنان پەسەند کراون بەڵام لەبەر ئەوەی کە لایەنە دینیەکە زاڵترە هەرچەندەکە ئەو یاسایانە پێشکەوتون بەڵام لە کاتی پراکتیزەکردندا کێشیان بۆتەوە یەکێک لە لەمپەرەکانی دەقیقەن لایەنە ئاینەکێتی کە ناهێڵە ئەو یاسانە جێبەجێ بکرێن و یاسایانە وەک پێویست لە کۆمەڵگەیەکی دموکراسیدا کە پراکتیزە دەکرێن لەوێدا پراکتیزەکرابن. شلێر خانم بۆ خۆت دەزانی ینی ژمارەیەکی زۆری کورد لە ئەوروپان لە ئەمریکان ئەمە چەند کاریگەری هەیە لە کاتێکا کە هەموو دەزانین ینی بەهۆی تۆڕەکانی سۆشال میدیاوە یاخود بەهۆی تەکنەلۆژیای ترەوە پەیوەندیکردنەکان لە نێوان جیهانی ڕۆژهەڵات و جیهانی ڕۆژاوادا هەر ئێجگار نزیک بۆتەوە زۆر ئاسانیش بووە. ئەمە چەند کاریگەری هەیە بەسەر پرسی ژنانەوە؟ لە بەشێکدا کاریگەری هەیە بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە لانی بەکارهێنانی ئێمە بۆ سۆشیال مێدیا نەیتوانیوە لە هیچ حاڵە دەگەن نە لە لایەنی سیاسی و نە لە لایەنی کۆمەڵاتی و نە بۆ پرسەکانی ژنان بتوانێت کە کاریگەریەکی ئەوتۆ بە گۆڕانکارێکی ئەوتۆ دروستکە ئەوش دەگەڕێتەوە بۆ شێوەی بەکارهێنانی ئێمە بۆ سۆشیال مێدیا. ئێمە نەمانتوانیەوە ئەوە بۆ ئامانجەکانی کورد وەچ بۆ ئامانجەکانی ژنانجی بەکاربێن بەداخەوە لەبەرەوەی نێتوەرکێکی گەورە لەو نێوەدانێکە کار بۆ پرسەکان بکەین ئەمن پێم وایە نە نێتوەرکێکی گەورە هەیە و نە پەیوەندێکی زۆر باشیش هەر ئەوەش وای کردووە لە دوایین کەیستا ئەو خاتونێکە لە دهۆک بۆی هاتوۆتە پێشە نەیتوانی کاردانەوەکی ئەوەندە گەورەی هەبێت کە کاریگەری لەسەر یاساکە و جێبەجێکردنی یاساکەدا هەبێت تا ئێستاکە من ئاگام لەیەتی. چی بکرێ باشە بەڕای جەنابەت؟ ئەمن پێم وایە دەبێ ئەوەی کە ژنەکان یا خودڕەخراوەکانی ژنان یا چالاکانی ژنان خۆیان لە دەرەوەی حیزبەکان پێناسە بکەن و ئەو کاتێ خۆیان لە کۆتوبەندی چوارچەوەی تعریفی حیزبێکدا ئازاد کرد دەتوانن بێن کە کار بۆ ژنان بکەن. مەرجیە لەو بارەوە بێت بەڵام پێم وایە لە کوردستان ئەو سێبەرە کەمێک زاڵترە ئەوە وای کردووە کە لەمپەری دروست کردەوە بە لەلایەنێکی دیکەش ئەوەیە کە زۆرتر ڕخراوەکان پێم وایە ئەو هۆشیاری خوێندنەوە قوڵیان لە نایەکسانەکان و لە کاریگەری ئەو نایەکسانیانە لە کۆمەڵگەی ئێمە دانیەوە بەتایبەتی لەوانە توندوتیژی بنەماڵەی هەر بۆیە وای کردو کە زۆر بەجددی بەدەم پرسەکانەوە نێ و پەش و بڵاوێکی زۆرترانە پێوە بێت. ئەمن پێم وایە ئەو یەکگرتوویە دەبێ هەبێ بۆەوەی کە بتوانێت چ لە ئاستی سۆشیال مێدیا بتوانێت کاریگەری دروستکە و چ لە ئاستی ئەوەی کە بتوانێت گۆڕانکاری گەورە چ لە لایەنی یاسای و چ لە نێو کۆمەڵگەدا دروست بکات کە ئەمە تا ئێستا نەمدیوە. شلێر خانم سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەم هەفتەیەی چاوی واشنگتن. سپاس و پێزانینم. سپاس بۆیە.
هەڵبەتە ئازیزان سپاسی بێپایانم بۆ ستافی بەرنامە و بە تایبەتی ڕێباز مەجید پامنێری دەنگی ئەمریکا کە یارمەتی دەرێکی زۆر باش بوو بۆ ئەم بەرنمەیە و سپاسی دەکەم و سپاس بۆ ستافی بەرنامە ئەلبەتە سپاسی بێپایانیشم بۆ ئێوەی خۆشەویست کە هەتا ئێستا لەگەڵماندا ماونەتەوە و تا بەرنامەی داهاتوو و بابەتێکی نوێ لە چاوی واشنگتنەوە ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هی خۆشم بەڵێن ساڵح بەسەر بفەرمونون هەر لە خۆشیان جێتان بێڵین.